گەنجان بناغە و بنچینەی هەموو گۆڕانکاری و سەرهەڵدانێکن لە کۆمەلگایە. ئەگەر ئێمە خاوەنی گەنجێک بین کە فکری ئازادی هەبێ، کۆمەلگاش ئەمە یەکسانە بە کۆمەلگایەکی ئازاد. یعنی ئەگەر ئێمە گەنجی ئازادمان هەبێ، کۆمەلگایەکی ئازادیشمانە بێ. و ئەگەر بە پێچەوانەوە بێ، کۆمەلگاش بە پێچەوانەوە دەرەچێ. زۆر گرنگە کە گەنجان بە بەردەوامی خۆیان پەروەردە بکەن، خۆیان ڕێخستنکەن، هۆشیار بنەوە، تاکو بتوانن گۆڕانکاری بکەن لە کۆمەلگاکەیانە، لە نیشتیمانەکەیانە، لە خاکەکەیانە. تا ڕادێکی زۆر باش پێویستە مێژووی نەتەوە و نیشتیمانی خۆیان بزانن، ئازارەکانی نەتەوەکەیان، دوژمنەکانیان بناسن. ئەو شتانە هەمووی پێویستە ئاشنا بن پێی. بە درێژایی چەند ساڵێکە ئەکرێ بڵێن کە بە شێوازێکی زۆر سیستەماتیکیانە هەم دوژمن هەم دەسەڵات ئیش لەسەر گەنجەکەن کە بێ ئیرادی بکەن، کە هۆشیار نەبێ، کە چۆنڵێ ئاگداری نەتەوەکەی نەبێ، ئاگداری ئازاری گەلەکەی نەبێ و نەتوانێت کۆمەلگا بەرەو پێشەوە بەرێ. ئامانجی ئەم سیستەمەش هەر بۆ ئەوەیە کە گەنجان هۆشیار نەبن، بێ ئیرادە بن، تا نەتوانن گۆڕانکاری بکەن، تا نەتوانن کە کاریگەر بن. و ئەوەی کە ئێستا ئەبینین لە کوردستانە و بە تایبەتیش لە باشووری کوردستانە، گەنجان تا ڕادێکی زۆر بێهیوا کراون، تا ڕادێکی زۆر بێ ئیرادە کراون، هەم لە چەمکی خوێندن، هەم لە چەمکەکانی تری ژیان. یعنی گەنج لێرانە 12 ساڵ ئەخوێنێ لە قوتابخانە، هەروەها لە دوای 4 ساڵیان زیاتر لە زانکۆ خوێنێ، کەچی لە دوای ئەو ڕێگا درێژە هەستەکە هیچ شتێک بوونی نییە، لەبەرەوەی کە وایان لە گەنج کردووە کە بێهیوا بێ، نەتوانێت ئەو توانانی کە هێتی، ئەو خەونانی هێتی بۆشاییەک لە کۆمەلگایە پێپڕ بکاتەوە، نەتوانێت کە خزمەتێکی پێ بکە. و دوژمنانی کورد بە درێژایی چەندین ساڵە ئەم ئیشیان لەسەر گەنجی کورد کردووە کە بێ ئیرادی بکەن، کە نەتوانێت ئاگدار بێ لەسەر پرسی نەتەوەکەی. بێگومان شۆڕشی ڕۆژاوای کوردستان وای لە گەنجان کرد کە دووبارە هۆشیار بنەوە، ئەمە بوو بە ڕێگایەک، بوو بە دەواازەیەک کە گەنجان هۆشیار بنەوە بەرامبەر ئەو سیستەمی کە دوژمن بۆ ئەوانی داناوە، بۆ ئەوان بۆی کاریگەریان تێ بکە. گەنجان تا ڕادێکی زۆر باش ئاشنا بوون بە نەتەوەکەیان، بە ئازاری نەتەوەکەیان. و ئەوە کۆی کە بینیمان چەندین گەنج لێرانە چۆنەڵێ خۆپشاندانیان کرد، ژمارێکی زۆر گەنج بەشداری سەفەربەری بوون و هەڵوێستیان هەبوو. ئەمەش بووە خەفەتێک بەڕاستی بۆ دوژمن کە ئاوەتەکانیان کە چەندین ساڵە لەسەر ئیشەکەن بۆ گەنجان ڕووخا بەتەواتی، لەبەرەوەی کە گەنجان توانیان ئاشنای ئازاری نەتەوەکەیان بن، توانیان وەڵامی دوژمن بنەوە بەوەی کە ئەوان یەکگرتوون، ئەوان خۆیان هۆشیارەکەن، خۆیان پەروەردەکەن. زۆر گرنگە گەنجان لەسەر فکری ڕێبەراپۆ خۆیان پەروەردە بکەن و بە تایبەت ژنانی گەنج لەسەر زانستی ژنۆلۆژی زیاتر قوڵ بنەوە، زیاتر خۆیان پەروەردە بکەن و لەبەرەوەی ئەتوانن گۆڕانکاری بکەن. وەکو ئێمە ئاگدارین، ژن چۆن یەکەم جارتوانیتی کە مێژوو بنووسێتەوە، یەکەم جارتوانیتی کە مرۆڤایەتی دروست بکات، و ئێستا ئەو ئەتوانێت کە دژی ئەم سیستەمە بجەنگێ و کۆمەلگا ڕزگار بکە. و ئازادبوونی کۆمەلگاش پێیوەستە بە ئازادبوونی ژنەوە، کە ژنێک بتوانێت خۆی پەروەردە بکە، خۆی هۆشیار بکاتەوە، ئەتوانێت کۆمەلگاکەشی ڕزگار بکە. بێگومان بە شێوازێکی زۆر سیستەماتیکیانە دوژمنانی کورد و دەسەڵاتیش وایان لە گەنجی کورد کردووە کە هۆشیار نەبێ. کاتێک کە گەنج هۆشیار نەبێ، ئەوانیش ئەتوانن بەدڵی خۆیان کاریگەریەکانیان بەسەر کۆمەلگایە بسەپێنن و گەنج بە شێوازێک بجوڵێنەوە کە خۆی ئاگدار نەبێ، لەبەرەوەی کە گەنج هۆشیار نییە. بەڵام کاتێک کە گەنج هۆشیار بێ و بزانێ کە چۆن خۆی لەم هێرشانە بپارێزێ، ئەو کاتە ئەوان ناتوان کاریگەری لەسەر گەنج بکەن. زۆر گرنگە کە بتوانین گەنجان لەسەر فکری ڕێبەراپۆ هۆشیار بکەینەوە. ڕێبەراپۆ شێواز و بنچینی زۆر جوانی بۆ گەنجان داڕشتووە کە بتوانن خۆیانی لەسەر پەروەردە بکەن، خۆیانی لەسەر هۆشیار بکەنەوە تا بتوانن گۆڕانکاری لە کۆمەلگا دروستکەن و کۆمەلگا بە شێوازێکی باش بگۆڕن.